سڵاتان لێبێت و ئەم کاتە و هەموو تا کاتێکتان باش ڕۆژتان باش بەو هیوایی کە ڕۆژێکی پڕ لە جوانی و پڕ لە خۆشی و شادیتان دەست پێ کردبێت. ئەمڕۆژ لەگەڵ ئێمە لەگەڵ ستافی بەرنامەی ڕۆژ باش هیوادارم کە کاتێکی خۆش بەسەر برن و هەروەها هەروەک دەزانین کە لەناو پرۆگرامی ڕۆژ باش ئێمە کۆمەڵێ بڕگە و بابەتان بۆ ئامادەکەین. هەموو جار باسی لێوەکەین کە بابەتەکانمان هەموو ئەو بابەتانن کە جێی سەرنجی ئێوە دەبن، چونکە بابەتی تەندروستیمان ئامادە ئەەکەین و بابەتی کللتوری، بابەتی هوەری، بابەتی وەرزشی. ئەمڕۆ یەکێکە لەو ڕۆژانەی کە بۆ کەسانی کە حەز بە ئەدەبی کوردی ئەکەن و حەز بە شعر و نووسین ئەکەن ئەو بابەتە تایبەتە بە ئێوە. جگە لەوەش بێگومان ئێمەی کورد هەمومان شانازی ئەەکەین بە هەموو ئەو شاعرانەی کە لە کۆنەوە هەبوونە و شاکاریان لە دوای خۆیان بەجێ هێشتووە. تەوەری ئەمڕۆمان لەسەر ئەحمەدی خانی ئەبێت و لەسەر مەموزین ئەو چیرۆکە ئەوینداریە. جا دواتر کە چینە ناو پرۆگرام و باسی لێوەکەین کە باسی چ شتێکی مەموزین ئەکەین و جگە لەوە ئێمە بە کورسێک لە هەواڵەکان دەست پێکەین. ئێستاش دەچینە ناو بڕگەی کورتەی هەواڵەکان و دواتر دەگەڕێنەوە سەر بڕگەکان دیکە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران تاوتوێی دەرەنجامی گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا دەکات. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان با سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی هەفتانەی خۆی ئەنجام دەدات. بە گوێرەی زانیاریەکانی کوردستان 24 دەرەنجامی سەردانەکەی مستەفا کازمی سەرۆکی حکوومەتی عێراق بۆ هەرێمی کوردستان و ئەنجامی گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا و پرسی بودجەی 2020 عێراق تەوەری سەرەکی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران دەبن. گوتەبێژی حکوومەتی عێراق ڕای دەگەنێت لە یەک تێگەیشتنی نێوان هەولێر و بەغدا لە بودجەی 2021 ڕنگدانەوەی دەبێت. ئەحمەد مەلا تەڵال گوتەبێژی حکوومەتی عێراق ڕاگەیان سەردانەکەی کازمی بۆ هەرێمی کوردستان لە پێناو چارەسەرکردنی کێشە هەڵبسێردراوەکان گرنگ بووە. ڕوونیشی کردەوە کە جەخت لە ڕێککەوتنی نێوان سەرۆک وەزیرانی عێراق و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرایەوە. ڕێککەوتن کرا بودجەی ساڵی 2021 هاوڵێک بێت بۆ بەهێزکردنی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا و یەکلابوونەوەی ئەنجامەکە. جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان دەڵێت فراکسیۆنەکانی پارتی یەکێتی پابەندن بە ڕێککەوتنی نێوان حزبەکانی. هێمن هەورامی جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ڕاگەاندنەکە ڕایگەاندبوو کۆبوونەوەکانی پەرلەمان کۆبوونەوەی ئەرێنین و بەردەوام دەبن. ئاماژەی بەوەش کرد فراکسیۆنی پارتی یەکێتی پابەندن بە جێبەجێکردنی ناوەڕۆکی ڕێککەوتنەکانی نێوان حزبەکانیان. گوتیشی ڕێککەوتنەکە لەسەر ئەوەیە کە ئەو بابەتانەی ڕەهەندی نیشتیمانیان هەیە هەڵبدرێت بە سازان و کۆدەنگی نیشتیمانیان لەسەر بێت. وەزارەتی دەرەوەی سووریا ڕای دەگەیەنێت هەسەدە زیانی بە پرۆسەی خوێندن لە حەسەکە گەیاندووە. وەزارەتی دەرەوەی سووریا لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەاند هێزەکانی سووریای دموکرات هەسەدا کەرتی پەروەردەیان لە حەسەکە کردوتە ئامانج و هەڕەشەیان بۆ سەر داهاتووی هەزاران منداڵ و گەنجی پارێزگاکە دروست کردووە. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەدا هاتووە هەسەدە بەهێزی چەکدار دەستی بەسەر 2285 قوتابخانەدا گرتو و تەریا 179 قوتابخانە لە ژێر دەسەڵاتی پەروەردەی حەسەکە ماوە. ئاماژە بەوەش دەکات هەسەدا پرۆگرامی تایبەت بەخۆی بەسەر قوتابخانەکاندا سەپات. سەرۆکی ئەمریکا هەوڵیدا بڕیاری کوشتنی بەشار ئەسەد دەربکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند ساڵی 2017 هەوڵی داوە فەرمانی کوشتنی بەشار ئەسەد سەرۆکی سووریا دەرکات، بەڵام جێمس ماتس وەزیری پێشووی بەرگری ئەمریکا دژی دەرکردنی بڕیارێکی لەم شێوەیە بووە. لەبارەی ئەوەی ئایا پەشیمانە هەوڵی داوە بەشار ئەسەد بکوژێت، ترامپ دەڵێت نەخێر، هەرگیز پەشیمان. کۆتاییمان با بڕگەی کورتەی هەواڵەکان هێنا دەچینە ناو بڕگە و بابەتەکانی دیکەی ڕۆژ باش. مەموزین چیرۆکێکی ئەڤینداری کوڕێک بە ناوی مەم و کچێک بە ناوی زینە کە لەلایەن ئەحمەدی خانی شاعری گەورەی کورد لە ساڵی
1692 نووسراوە ئەو چیرۆکە بە چەندین زمان و زاراوە نووسراوەتەوە هێمنی شاعریش دەڵێت چیرۆکی ئەوینداری مەموزین لە مێژوودا وێنەی نییە با پارچەیەک لە ئەو هۆنراوە یاخود با پارچەیەک لەو شاکارە بخوێنینەوە کە ئەڵێ مەی گراوەرە تخوا دەسا دەی مەی گێڕوەرە تخوا دەسا دەی بۆم تێکە دەجامێ دەم قومێ مەی تا پیاڵە لە من جیهان نوما بێ دڵخوازی مەگشتی ئاشکرا بێ ڕوون بۆتەوە بۆم شتی نهێنی پرسێکی گرانە بۆم هەڵێنی ڕێوشێنی وەهایە چەرخی گەردوون نەویایەتیە لە پاشی بەرز بوون بەدبەختی سەری لە ئێمە داوە تۆسقاڵی کەمایەسی نەماوە و هەروەها لە بەشێکی تریا دەڵێت سێ پەری لە ئاسمانی حەوتەمین بەستویانە لەنگەر لەسەر کۆشکی کاکەمەم هەڵدەنیشن ئەو بەرەوبەر بە هەمان شێوە بۆ خات و زین و توێتی کا ئەو زینی بە دوای دڵگرفتار ئارامی لەلا نەما بە یەکجار هاواری کرد چرخی گەردوون چیم کردووە بۆی بوو بە دوژمن ئەمانە ئەو شاکارن کە ئەحمەدی خانی خوڵقێنەری بەناوبانگترین شاکاری کوردیە و تەوەری ئەمڕۆمان لەسەر ئەوەیەکە باس لەوە بکەین نووسەرێک کە دوو بەرهەمی مەموزین کە مێژووی یەکێکیان بۆ ساڵی یاخود بۆ 137 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە و ئەوەی دیکەشیان بۆ 250 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە بە زاراوەی هەورامی نووسراوە و بەراوردی کردوون بە بەرهەمەکانی ئەحمەدی خانی و هەموو چاپکراوەکانی دیکەی ئەو نووسەرە بۆ لیکۆڵینەوە ئەنجامی داوە بۆ ئەم شاکارەی ئەحمەدی خانی کە بەڕێزیان نامێق هەورامیە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەیە و میوانی ئێمەیە و من دەچمە لای میوانەکەم و زیاتر با بزانین کە بەڕێزیان چۆن ئەم شاکارە جوانە ئەستاوە بۆی کە کۆی کردوتەوە و دەستنووسانی کۆ کردوتەوە جارێکی دیکە و ئەو کردێتی بە شێوازێکی سەردەمیانە نووسیویەتەوە و بە ڕێنووسێکی تازە نووسێتەوە بەخێر هاتی کاگناابێت بەخێر هاتی سەر و سەرچاو دەستەکان خۆش بێت پێش پرۆگرام یەکێک لەو بەرهەمەت دیاری کرد بە من و دیاریشت کرد بە پرۆگرامی ڕۆژ باش شاکاری مەموزین بە چەند زمانی دنیا نووسراوەتەوە کە وەرگێڕانی بۆ کراوە لە فەڕەنسیەوە بۆ فەڕەنسی و بە عەرەبی تەنانەت بە تورکیش و بە چەند زاراوەش وتراوەتەوە دیارە ئەم جارەیان جەنابێت بۆ پاراستنی ئەوەی کە مەموزین بپارێزرێت ئەو دەستنووسەیەکە هەیە بە زمانی هەورامی هەستاوی کۆت کردوتەوە باسێکی ئەومان بۆ بکە کە چۆن ئەو بەرهەمە دەستکەوت کە باڵێن دەستنووسە کۆنا وهی ئەو سەردەمەی ماوە چۆن گەیشتە لای جەنابەت زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەرەکانتان بەیانی هەموو لایەکتان باش ئەوەی ڕاستی بێ من ئەو برادرانی کە ئەزانی ئیشەکەم من ساڵانێکە کار لە کۆکردنەوەی دەستنووساکەم و خۆشبەختانە ئەرشیفێکی باشی نزیکەی 250 بۆ 300 کتێبی دەستنووسی کوردیم هەیە بەردەوام کاریان لەسەرەکەم یەکێک لەوانەی کە دەستم کەوت لە ڕێگەی براو مامەسای خۆشەویستم کە کەومەرسنی گرفتارەوە ئەو مەموزینەکە بوو ئەوەی با بڵین ئەمەی کە لە بەرگی کتێبەکە داومە ئەم 250 ساڵ زیاتر تەمەنیەتی لە ئەنجامی کۆکردنەوەی ئەو دەستنووسانەی ترا هەندێک هاوڕێم لە کتێبخانەی بەرلین هەندێک کتێبیان دەستکەوت بوو لەوانن دکتۆرە پەری هاوڕێی بەڕێزم دکتۆر ئەنوەر سوڵتانی لە کتێبخانەی بەریتانیا هەندێک دەستنووسی دەستکەوت بوو کۆپیدا بە من ئەوەی مامۆسام کە بینی ئیشم لەسەرەکرد لە ناو ئەوانەدا گەڕام سیرەکەم نوسخەیەکی تریش هەیە من هاتم ئیشم لەسەر هەردوو نوسخەکە کرد هەردوو نوسخەکە سەروەتێکی یان گەنجینەیەکی گرنگی ئەم میلەتەن نەدەبوو کە لە ناو بچن بەڕاستی ئەوەی کە ئەم مەموزینە هەورامیە جیاکاتەوە لە مەموزینەکانی تر ئەوەیە کە مەسەن باقی ئەو مەموزینانەی کە هەن لە نوسخەکەی ئەحمەدی خانیەوە وەرگێڕاون مەسە ئەوەی خانیە وەرگێڕاوە بۆ فەڕەنسی بۆ ئینگلیزی بۆ فارسی بۆ عەرەبی بەڵام ئەم مەموزینە نووسراوەتەوە یعنی ئەگەر سەیریکەی لە کتێبەکان من باسی ئەوم کردووە هەندێک جیاوازی هەیە کە زۆر
بەرچاون لەگەڵ ئەوەی خانیدا. زاید من ئەلێرە و دەرگایەکم بۆ کرایەوە کە ئایا ئێمە بەتەنیا لە ئەدەبی کوردیا بەس ئەو مەموزینەی خانیمان هەیە کاتێک کە من چوم بە دوای ئەو سەرچاوانە گەڕام نەخێر مەسەن کاتی خۆی ئۆسکارمان هاتووەتە کوردستان لە مەهاباد بیتێکی مەموزینی دۆزیوەتەوە بیتی بەکری پێڵێن کە لە شێوەی بیتاوتراوە لە موکریانە دیسان هەر لە ناو تحفەی مزەفەریا مەموزینێکی تریشم دۆزیەوە من مەموزینی ڕەواندوزی پێڵێن ئەوەش هەبوو چیرۆکێکی بەرکار بوو لە سەردەمی خۆیان هەبوو ئەوەی لێکراوە لە هەمووی گرنگتر کە من ئەبوو بگەڕێمزان چیتر لەسەر مەموزین هەیە کەوتم بەسەر گەنجینەیەکی زۆر گەورە کە لە نێو ئەدەبیاتی ئێزیدیایەتە سێدانە مەموزین هەن کە جیاوازیان هەیە لەگەڵ ئەوەی خانیە کەواتە ئێمە لێرەوە بەو دەرەنجامە گەیشتین کە مەموزین یەکێکە لەو چیرۆکانی کە لەم سەرزەمینە هەبووە لەم سەرزەمینە هەبووە بەڵام بەختی یاوەری خانی گەورە بوو ئەو یەکەمین جار کۆی کردەوە و دایڕشت وردە وردە بڵاوی پێبوو لە شوێنەکانی ترە دەڵێن خانی زۆر کاتی ویستووە بە چەندەها ساڵیەڵە تا تەواوی کردووە مەموزینی هەمووی نووسیوەتەوە و تەنانەت ئەمەی کە ئێستا جەنابەت نووسیتەوە بە هەمان شێوە کاتێکی زۆری ویستۆ تا هەموویت کۆ کردەوە من نزیکەی 2 ساڵ و نیو ئیشم تێ کرد 2 ساڵ و نیو کارت تێ کرد و مەموزین سنگ بە سنگ پارێزراوە پێشتر بە حەیران وتراوە و بە گۆرانی وتراوە دواتر خەڵک ئەو 250 ساڵە کە نووسیویەتەوە دوای ئەو 250 ساڵە ئەمە بووە بە نووسراوە ینی پێشتر ئەکرێ گۆڕانکاری تیا بوو بێت و ئێستا ئەمە ئەو بەموزینە تەواوەتێ نەبێت کە خەڵک لە گۆرانی و حەیران باسی کردووە نەخێر ینی من کاتێک بەراوردم کرد مەسەرەن لە خودی مەموزینەکەی خانی گەورەوە هەتا دیتە ناو مەموزینی کە مەسەرەن یەک شێوە زاری قسەکردنە بینی ئێزیدیەکان و منطقەی جەزیرە یەک شێوە زمانی قسەکردنە با بڵێن ئەوەی کە لە مصطلحی عامە پێوترێ بادینیا پێوترێ کورمانجی لەو بینە بینی جیاوازی هەیە لە خودی چیرۆکەکە جیاوازی هەیە چیرۆکە جیاوازیە ئەزانین چۆنە لە هەر شوێنەکان نووسراوەتەوە ڕنگوبۆی ئەو منطقەی دراوەتێ مەسەلەن خانی باسی سێ فریشتە ئەکا کە مەم ئەگوازنەوە بۆ کۆشکەکەی زین یا زینە گوازنەوە بۆ کۆشکەکەی مەم مەسەرەن ئەو سێ فریشتە لە چیرۆکەکەی بابڵین لە لای خانی سێ فریشتن کە فریشتەی ئیسلامن ئەو سێ فریشتە لە ئاینی ئێزیدیا ئەگۆڕێن ئەبن بە سێ فریشتەی ئێزیدی مەسەرەن کاتێک ئەچیتە منطقەی موکریانەوە لە منطقەی موکریان لە قاڵبی شعر دەرەچێت ئەبێتە بیت ینی بیت بێژ ئەیڵێت دەنگ بێژ ئەیڵێت مەسەن لە ڕەواندوز عینەن شت هەر بیت بێژ ئەیڵێت مەسە کاتێک ئەچێتەوە هەورامان دیسان ئەبێتەوە بە منزومە و بە نەزمی شعری وەکەوەی خانی کە کردوویەتی جا من زۆر ئیشم لەسەر ئەمە کرد مەسەلەن لەکوێوە ئەم قەفزەیە دروست بوو مەسەن گریمان ئەمە دەقەکە دەقی خانیە ینی چونکی ئەو یەکەمین خاوەنی نووسراوی دەقەکەی ڕاستە دەماودەن پێشتر هەبوو لەکوێوە ئەم قەفزەیە دروست بوو مەسەلەن لە منطقەی جەزیرە و بۆتانەوە هات بۆ هەورامان لێرە منطقەی سۆرانی نشین هەیە لە بۆ ئەبێرە ئەم بازەیدا لە کاتێکا لە منطقەی سۆرانی نشینە وەکو بیتی شعر نەماوە وەکو بیتی دەنگبێژەکان هەیە ینی من هاتم زۆر ئیشم لەسەر ئەوە کرد ئێمە من بەو نەتیجەیە گەشتم کە لە سەدەی حوتەمی کۆچیە کۆمەڵێکی زۆر خەڵکی با بڵێن ئەوانەی پیانەوترێت کرمانجی سەرو دێنە هەورامان لەو سەردەما ئاینێک لە هەورامانە گەشە ئەسێنێت ئاینی یارسانە یان ئاینی کاکەی کۆمەڵێکی خەڵک زۆر لە منطقەی کرمانجی سەرووە دێن بۆ هەورامان ئەبن بە پەیڕەوکاری ئەو ئاینە من یەکێک لەو گریمانانەی کە دەستم کەوتبێت کە پێگەشتم ئەوەی ڕەنگە بۆ حکومەی کە مەسەرەن دوو داستان هەن لە منطقەی کرمانجی سەروە زۆر گرنگن شێخی سەنعان و مەموزین دووشتن زۆر گرنگن لەوێ ینی قودسێتێکی زۆر تایبەتیان تۆزە لێکچوونیشان هەیە هەر ئەویندارین یاخود لێکچوونیان نەنا هیچ لێکچوونێکیان نییە مەبەست بەوەی دوو ناون کە زۆر بەرزن لەوێ مەسەن لە پاڵ کتێبە پیرۆزەکانە لە ڕەفەی ماڵەکانە مەموزین هەیە و شێخی سەنعانیش هەیە ئەم دوو داستانە هەردووکی هاتوۆتە منطقەی هەورامانیش لەوێش هەیە جا ئەمە من کاتێک ئیشم لەسەرەوە کرد بۆم دەرکەوت کە ئەو پەیڕەوکارانەی کە خەڵکی منطقەی با بڵێن دیاربەکر و هەکاری و نازانم زاخۆ و شوێنەکانی ترن کە چوونەتە هەورامان ئەمە یان لەگەڵ خۆیانە بردووە لەوێ کە فێری هەورامی بوون ئەنی بۆ پاراستنی ئەم پیرۆزی ئەم دەقە
ڕەنگە ئەمایان جارێکتر بە هەورامی داڕشت بێتەوە ئەمە یەکێک لەو گریمانانەی کە من پێگەشتو باسی هەورامانت کرد نازانی کێ ئەو دەستنووسەکە هی کێ بووە هیچ کەسێکە کەساتیە ناودارە کێ یان کەسێکار وا کۆی کردوتەوە ئەمە یەکێک بەداخەوە یەکێک لە کێشە هەر سەرەکیەکانی ئێمە لەناو ئێمە کللتوری هەڵگرتنی دەستنووس نەبووە بۆیە ئێمە زۆرێک لە دەستنووسەکانمان لە تووپەتن پارچە پارچەن و ئەمانە مامۆستا کەومەرز خۆی کە باسیەکات ئەو دەستنووسەی کە دەستی کەوتووە ئەو بەداخەوە دوولاپەڕی یەکەم و دوولاپەڕی ئەخیری پێوە نەماوە ئاتەن دەستنووسەکانیش لە لاپەڕی یا سەرەتا یا لە ئەخیرەوە ناوی ئەو کەسە ئەنووسرێت بەڵام خۆشببختانە ئەوەی دووەمیان کە ئەوەی 132 ساڵ پێشێسەیە ئەوە نەکتەنیا لای من لای کۆمەڵک هاوڕێی تر ئەو نوسخەیە دەسەکەوێت کە لە مۆزەخانەی کتێب یا با بڵێن لە مەکتەبەی کتێبی بەرلین لە ئەڵمانیا هەیە مثلا کاک بەهرۆزی چەمەن ئارا لەلایەتی ئەو لێکۆڵەرە کاک پەروێز جیهانی لەلایەتی هەندێکی تر مەسەن کاک سدیق بابایی لە ئەڵمانیا لەلایەتی چاپی کردووە ئەمان ناوی کەسێکی لەسەر نووسراوە میرزا پێدەچێت هەردووکی هەر یەک کەس بێت نەخێر نا چونکی وەختەکان زۆر فەرقیان هەیە جیاوازن بەڵێ وەختەکان زۆر جیاوازن و شێوەی داڕشتنەوەکەش جیاوازە ینی دوو نوسخەکە هەردووکی یەک با بڵین یەک نۆرم و یەک ستایل نییە جیاوازن ئەوانیش لەناو دوو نوسخەکەش جیاوازی هەیە بەڵام جوانترین نوسخە نوسخە هەرە کۆنەکەیە کە 250 ساڵ ئەوەی کە ناوەکانی پێوە نەبوو بەڵێ ئەمەی تریشکە ناوی پێوە ناوی میرزای پێوە ئاتەن میرزا لە ئێمە لە ئەدەبیاتی کوردی لە دەستنووسەکانە هەمانە ناوی شەخص نییە بەڵێ میرزا نووسەرە ینی باش کاتبە میرزا ئەمە هاتوو خوێنەوەریە بۆ جاران هەکەس خوێنەوەریە بۆ پیان و تۆ میرزا ئەمە نووسیوێتیەوە بزانین لەبەر چ دەستنووسی تر نووسیوێتیەوە تا ئێستا ئەوەش دیار نییە لە کاتی نووسینەوەی وشە هەبوو کە بۆت ڕوون نەبێت و سڕابێتەوە یاخود زۆر قرس بێت وشەکان نەزانی چییە ئەو کێشەیەت بۆ دروست نەخێر بۆم دروست نەبوو لەبەرەوەی زمانی دایکیمە من بەڵێ هیچ کێشەم لەگەڵ یان نەبوو خۆشبەختانەش دەستنووسەکان پاک بوون یامان بوونەوە پاک بوو هەرچەندی 250 ساڵ بەڵام پاک بوو باش هەڵگیرا بوو ئەوە شتێکی زۆر گرنگ بوو باشە باز لەوە بکەین کە ئەو بەراوردەی کە کردت لە نێوان هەموو نسخەکان بەراورد کرد هەمویان کامیان زۆر لەزەت بەخشتر بووە کامیان ئەوە بوو کە زووتر ئەچێتە دڵەوە هەندێک شتێ وشەکان لەم سەکرێت وایە کامیانت سیر کرد کە ئەو جیاوازەی هەبوو ئەزانی جیاوازی پەیوەستە بەوە تا چەند تۆ گوێی تۆ ئەو شتە وەرەگرێت بەڵێ ڕەنگە بۆ کابرایەکی کرمانج ئەو هەورانیە کەڵکی یەک فلسی نەبێت لەبەرەوەی لێ تێناگات بۆیە بەپێی بەپێی منطقەکان هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە یعنی ئێستا مەموزینی خانی لە 1970 خەڵکی کرمانجی سەرو یعنی ئەگەر هەمووشیان لەبەر نەبێ ڕەنگە لە 110 لە 105 بە نسبەیەک لەبەریان بێ چونکی بەشێکی دانەبراوی کللتوری ئەوانە مثلەن ئێستا بڕۆ لە منطقەی موکریان لە سەقزەوە بیگرە هەتا ئەچیتەوە ئەو دیوی مەهابات و میاندووە و ئەمانە هەر هەمووی بیتبێژەکان بیتی مەموزی نەڵێن مەسەن ئەینەن شێوە مەسەن بۆ هەورامیەکەش ئەوەیە ینی ڕەنگە بۆ من لەبەرەوەی زمانی دایکیمە جوانترین نسخەکەی نسخە هەورامیەکەی بوو بێ لای من کاتە بەلاتەوە جوانترینە ئەکری یەک پارچێکی بچووک لە بەشێکیمان بۆ بخوێنیتەوە هەر کامێکی ئەمە هەر بەوە دەست پێکات یەک مەحرەمش بێ بەنگینە نامێ ڕەفیقی مونەس دەورێ ئەیامێ دایم مەشغوڵ بێ بە زەوق و بازی چەنی مەم تەمام بە دڵنەوازی ناگا پەیشومی بەدبەختی حاڵش چون قەقنەس بایر سوچیا باڵش شەوێ نەشەوان چەم نەشەکەرخە و سێپەری ئامان نیش لە قەسری ئەو یەکێ ژوان وات کێ وێنەی مەم بۆ شۆقی جەمینش چون جامی جەم بۆ دووەم وات یەکێ نەجەزیر هەندەن شەوقی نور جەڕووی ماه و خۆر سەندەن سێم وات یاران با نەبوو بەغەم باوەریم بوزیم چەند خۆشان بەهەم دەستەکانت خۆش بێ ئەمە هیچ کتێبخانەیەک یا هین ناوەندێک داوای نەکردووە کە پێشکەشیان بکەیت وەڵا من لێرە سەرەتا بێ سوپاسی
وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بکەم بەڵێ لەسەر بودجێ ئەوان کتێبەکەم چاپکرا لەم قەیرانی دارایی و وەزعا سوپاسیانەکەم کە هاوکار بوون چاپیان کرد وەڵایی من هەر بۆ خۆم تەبیعەتی خۆم وایە کتێب نافرۆشم ئەوەی کە هەبوو ئەو شوێنانی کە من بە گرنگم زانین مەسەن کتێبخانەی زانکۆکان ناوەندە ئەکادیمی و ڕۆشنبیریەکان بۆ ئەوانم نردووە زاید بۆ ئەو نووسەرانەی کە گرنگی بە لێکۆڵینەوەی ئەدەبی ئەدەن پێت وایە کە هیچ ئەو زانکۆی کە پێشکەشتکردن لێکۆڵینەوەی لەسەر بکەن من نازانم وەڵایی من ئەیان دەمێتر ئەزان چۆنە بەرهەمهێنانی شتی ئەدەبی ڕەنگە تۆزێک وەختی بێت وەکو ئەمیشە ئێمە یەکەین سەراحەت وەکو فەلاحەت وایە وەکو جوتیاری وایە ئێمە تۆکەکەینە عەرز ئەگەر باران هێناوی و ساڵەکەی باش بوو ئەوە دەرامەتی هەیە و ئەگەر دەرامەتی ئەلبەتە ئەدەبی ئەڵێم نەک دەرامەتی مادی ئەگەر نا ئەوە بخۆی نەوەیەکی تر دێت ئەوەی کە 250 ساڵ پێش سێ نووسرا بوو قەت کابرا نێزین ڕۆژێ لە ڕۆژان من پیا بم کۆیەکەمەوە جارێکی تر ئەوەیەکە زۆر چاکە کەواتە لە گەنجینەکە شتێکی ئاها کۆنی تر پەیدا بێ کە کاری لەسەر پێ من نزیکەی 300 کتێبی ترم هەیە دەستنووس هەر 2 ساڵ پێش ئێستا من شێخی سەنعانم بە هەورامی چاپ کرد تقریبا ئێستا خەریکم کار لەسەر شانامەی هەورامیەکەم کە شانامەیەکە زۆر لە شانامەی فیردەوسی کۆنتر و پڕترە زایدەوە بەشێکی زۆری دەستنووسەکانم تایبەتن بە ئاینی یارسانەوە دینی کاکەیی خەریکم لەسەر ئەوان ئیشەکەم تا ئێستا 4 دانیانم چاپ کردووە و بەردەوام خەریکم ئیشەکەم بزانم بەکوێگەین دەستە خۆش بێ ڕێز نامق هەورامی کە ئەم شاکارەت دووبارە کۆ کردوتەوە و لە زمانی هەورامیەوە دووبارە بە دەستنووس کە هەبووە بە چاپت گەیاندووە کە کردوتە بە گەنجینەیەک بۆ نەوەکانی داهاتوو دەستەکانت خۆش بێ سپاس کە لەگەڵمان بەشدار بێت دەست تۆ ژۆش بوونە هیوادارە سەرکەوتی بی چونکی وای هەر بە هەورامی شتێک بڵیت دەستەکانت زۆر سپاس بۆ جەنابەت بەڵێ وەک دەزانین ئێمە لە بڕگەکانمانە بڕگەی پامنێرانمان هەیە کە پامنێرانمان لەگەڵمانە بن لە شار و شاشەکان ئێستاش ماهر شنگالیمان لەگەڵدایە لە کۆمەڵگەی شاریە ڕۆژ باش ماهر پێمان بڵێ کە بۆ ئەمڕۆ چیت بۆ ڕۆژ باش ئامادە کردووە ڕۆژ باش بێگومان بابەتێکی جیاواز ئیرۆ مەحازەرکریاس نها لە کۆمەڵگەها شاریەمە بعدنا داعش gelek zarokê nêzdî bêdayîk û baman yanî bêsemiyanin rewşewan ji destpêkê geleke xerab û lên hajî li şariya maleka taybet bi navê mala civîn hatiye درستکردن جوان را وان زارۆکên bêsemiyan xwedan dike rojana jî ku her spêdê ev zarok dîna xolên riyazê fêr dikin yanî wanên cuda cuda jî ji ber ku ev mal bûye ew zarokên bêdayîk û bab ev mal ji wan re bûye bab yanî ve serê çend salayê jî rojana serê spêdê mamostayên wên vê malê harîkariya wan dixwazim ku bitir ez bizanim bila hevkarê min wêna van zarokan çapka ez ê bitir biçim ba Şemalxan Şemal bixêra kermkevêrê zor spas bi we rastî karekî gelekî ciwan hûn dikin em hesab bikin ku çend zarok nihal bawana li vê malê de temenê wan çendin ev zarokî ne بخير هاتن سرچاوه احتمالا جوین ده ما 30 زاروکنه و عمری وان بین 5 سالی حتی 13 سالی ده جبلی اندی ما برنامجی که دی هید بجنی اندی ماچد وی برنامجی ده ما 300 زاروکنه او جی کو زاروکت بیدی کو بابن باشه زاروکن قربانیان داعشنا بورا یان کوید بیدی کو بابن پتریوان اگر که دست داعش نو دی کو باب هر دونینن باشه شمال خان هون سبه وان او يكون هالفري حاضر هون فيري چت كنار سبيدي هون زورات بن سپیدی وقتی امراد ما پروگرامی من پی پروگرامی وان زاروکا ام وکی گویی درسات دانی یوگا رسم ورزش درس لغوی کردی عربی انگلیسی يلا باشا هون شان يعني ما مستا خو بخش البدرين يعني لسان كي هاري كاري وكذا كو مال بتفكرن خودی ما خو بخش البدرين زیکی 20 ما مستامه هنا او خر خو بخش البدري کارت کن و كي هاري كاري وكذا مال بابويا هزرا پروژه و کرنا پروژه اجلای خیرخوازه کی زیناوی بشیر کوریا و هر وسا ناشطه کی ازیاوجی قواعد و خطری باشه تا كان يقول مال فكري بيقولوا آلية دين لخرا هاري كاريا وتك حكومات
خودی حتی نه هری کاری با متن بس هری کاریت وقتی نه که گویی هی و کدو هی و مواد غذایی نه افتشت واسانه بس ام پی تی وی دعمك اینه کو دعمك بردام بت هی و من نبت یعنی سالا نبتن گلک سپاس سرچه و گله مش نه بازارو که بلا بو مسترانه کی ویس بیجی دچاوی نبده چیا رمزیه کار رمزیه هم بسکرین ده تو استرانه که ما بیجی بازارو کشی ده چه استرانه تبیت بیجی رمزیه غزاله بیکارم غزاله 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 گل خلقیه کنیه منو 10,000 غزاله 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 گل خلقیه کنیه منو 10,000 بخواستو هجار بوم ولا تابلا بوم اسمانم تاری بودم برف و سرما بود بخواستو هجار بوم ولا تابلا بوم اسمانم تاری بودم برف و سرما بود ای سعد خوش دنگ دنیبیم تو چند کیف خوشی نیوان زارو کادا چند هاری کاریاتت کناف مال گلک هری کاریم کن گلک نیپان زارو کادک سکیف خوشم و نیست استاد خوشتم گلک سپاس بله افزاروک يعني سريكو توشي قال لك ظلم وزورداري بون قال لك شوان جالي دا اشياء هادنا فير كرن سركاري يعني هزرين توندرا ولي في مال ده همو دنا فير كرن هزركي باقشو جوانو همو في دوستين واني روجانا جي و چند سال كو هاري كاري وان كنجي اكو افزارو هزرنا كن كو ايدي او نخوشي ودروني خراب ين داعش البوان نمين اجي افزارو همو بونا وك مال باتك وجالي ما مصطفى وجالي خير خوازك از ديفا وباقشي وجواني تنا خدان كرن بالي بەڵێ زۆر سپاس دەکەین ماهێر کا لەگەڵمان بووی سپاس و دەچینە ڕەوشی کەش و هەوا بابزانین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان چین لە ئەمڕۆدا.
ئەمڕۆ باسمان لە ئەوە کرد کە شاکاری مەموزین کراوە بە هەورامی و دووبارە دەستنووس کراوەتەوە بۆ ئەم سەردەماوە بۆی کە بپارێزرێت. ئێمەش لە بەشی یاخود لە بڕگەی تایبەت بە ڕۆژباش کە چەند وشەیەک بە زاراوەکانی سۆرانی و کرمانجی و هەورامی و زازاکی دەخێنە ڕوو. ئەمڕۆ جێی خۆی بوو کە چەند وشەیەکتان بۆ بخێنە ڕوو کە زمانی هەورامیشی تایە و دەچینە سەر وشەکانمان کە وشەکان ئەمانن هەر وشەیەک گەڵێم و بەرامبەرەکەی کرمانجی و هەورامی و زازاکیەکەی. هێوربوونەوە، ئارامبوون بە کرمانجی، بە هەورامی ئارامە و کەردێ، بە زازاکی ئارامی. ئاشتکردنەوە، لێهێڤهاتن بە کرمانجی، ئاشتەوە کەردێ بە هەورامی و مێوەرن بە زازاکی. و گواستنەوە، vێگۆهاستن بە کرمانجی، کیاستەی بە هەورامی و بارکردن بە زازاکی. و وشەی دۆزینەوە با کرمانجی دیتن و بە هەورامی وەزەشوە یاخود پەیاشکەرە و بە زازاکی دیتن. و وشەیەکی دیکە گەیشتنەوە با کرمانجی پێی دەوترێت گەیشتن، بە هەورامی یاوێ و بە زازاکی ڕێساین. ئەمانە ئەو چەند وشەیە بوون کە بە هەر سێ زاراوەی کرمانجی و هەورامی و زازاکی باسمان لێوە کرد و ئێوە بینیتان و پێی ئاشنا. بەڵێ، جوتیارانی شارۆچکەی ئەردەمیت لە وانی باکووری کوردستان بە ئامێرەکانی سادە و دەستی بەرهەمی گەرمەشامی ئەمساڵ دەدورن و ساڵانەش بڕێکی زۆر لەو بەرهەمە هاوردەی دەرەوەی وڵات دەکرێت و بەشێکی دیکەشی بە تایبەت پاشماوەکەی بۆ ئالێکی ئاژەڵ سوودی لێوەردەگیرێت. پارێزگا یەکێکە لەو شارانەی باکووری کوردستان کە تایبەتمەندی خۆی لە ڕووی کشت و کاڵی و ئاژەڵداری هەیە و بەشێکی زۆری دانیشتوانەکەشی بەو پیشەیەوە سەرقاڵن. ئێمەش لەم راپۆرتە دەبین. لەناو ئەو هەزاران هێکتار زەویە کشت و کاڵیانی باکووری کوردستان سەدان دۆنمی بە گەنمەشامی چێندراوە و جوتیارانی قەزای ئەردەمیت سەر بە پارێزگای وانی باکووری کوردستان دەستیان کردووە بە درێنێکردنی بەرهەمی گەنمەشامی کە لە سەرەتای وەرزی زستان چاندویانە. جوتیارانی باکووری کوردستان سەرەڕای ئەو دۆخە خراپەی ڤایرۆسی کۆرۆنا هێنایە ئاراوە بەردەوام بوون لە بەرهەمهێنانی کشت و کاڵ و گرنگیدان بەو سێکتەرە. هاوکات پشتیوانی دەوڵەت بۆ پڕکردنەوەی کەم و کوڕیەکانیان و بەڕێوەبەرەتی شارەوانی وانیش سەردانی جوتیارانی ناو کێڵگە کشتتوکاڵیەکانی کرد بە مەبەستی چاودێریکردنیان و بەسەرکردنەوەیان لە نزیکەوە تا هاوکاریان بن لە تێپەڕاندن و نەهێشتنی کاریگەریە خراپەکانی کۆرۆنا و پێدانی زانیاری تەندروستی بۆ خۆپارێزیان. کێڵگە پڕ بەرهەمەکانی گەنمەشامی بە ئامێری تایبەت و پێشکەوتوو دەکێڵدرێن و دواتر بەرهەمەکە دەدروێتەوە. بەشێک لە پاژماوەی بەرهەمی گەنمەشامیەکە ئالێکی ئاژەڵی لێ دروست دەکرێت و بەکاردێت. بەشێکی دیکەشی چەندین بەرووبوومی خۆراکی لێ دروست دەکرێت و بە چەندین جۆری سوودی لێ وەردەگیرێت. و یەکێکیشە لەو بەرهەمانەی بەردەوام لەلایەن مرۆڤەوە خواستێکی زۆری لەسرە. پارێزگای وان لە باکووری کوردستان یەکێکە لەو پارێزگانەی کە لە ڕووی کشت و کاڵ و ئاژەڵداریەوە تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە مانگی نیسانی ئەم ساڵەوە تورکیا بە بەهای 5 ملیار و 22 میلیۆن دۆلار بەرهەمی کشت و کاڵی و خۆراکی هەناردەی دەرەوەی وڵاتان کردووە. بەراورد بە ساڵی ڕابردوو ئاستی هەناردەی تورکیا بە ڕێژەی لە 125.6 زیادی کردووە. بەشی زۆری ئەو بەرهەمانەش بۆ وڵاتانی بەرازیل، رووسیا، ئەمریکا و ئەرجەنتین کراوە. ئێمە هەر کاتێک کە کەسێک چاکەیەکمان بەرامبەر ئەکات یان کارێکی باش دەکات پێڵێن یاخوا تەمەەن درێژبی. دیارە ئەو نزایە ئێمە ئەیکەین بەڵام خەڵکی ژاپۆن ئەگرێتەوە نزاکەی ئێمە ئەڵێ بۆ ئەوان ئەچێت چونکە ژاپۆن 80,000 کەسی تێدایە کە تەمەنی لە سەروی 100 ساڵەوەیە. وەزارەتی تەندروستی و کار و خۆشگوزەرانی ژاپۆن تۆماری ئەو کەسانەی تەمەنیان سەدەیەکی تێپەڕاندوێن نێکردەوە. بە پێی تۆماری نوێ
9176 کەس تەمەنیان لە 100 ساڵ تێپەڕی کردووە و ژمارەی ئەو کەسانەشی تەمەنیان سەدەیەکی تێپەڕاندووە گەیشتۆتە 8450 کەس بە ڕێژەی لە 188 ئەوانەی لە ژاپۆن تەمەنیان 100 ساڵی تێپەڕاندووە ئافرەتانن و لە ویلایەتی شیمانە ئاژین. لە ساڵی 1963 شەوە زانیاری لەبارەی تەمەن لە ژاپۆن تۆمار دەکرێت نزیکەی لە 60 ساڵ ژمارەی ئەو تەمەنانی کە 100 ساڵی تێپەڕاندووە بەردەوام لە زیادبووندەواتە ئەمە 60 ساڵە کە ئەو کەسانی کە تەمەنیان 100 ساڵە زیاد دەکات لە ماوەی ئەم 6 ساڵە کۆمەڵی خەڵک تەمەنیان لە 100 ساڵ تێپەڕی کردووە یاخود بەرەو زیادبوون دەچێت بۆ هیوایی کە هەوڵاتیانی ئێمەش تەمەنێکی تەندروستیان هەبێت و تەمەن درێژ بن و چێژ لە تەمەنیان وەربگرن. وەک زۆرینەی وڵاتانی جیهان، ئۆزبەکستان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە مانگی ئابەوە قوتابخانەکانی داخستووە. قوتابیان بە شێوەی ئۆنلاین وانەکانیان وەرەگرن، بەڵام بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکانی تایبەت بە هەڵبژاردننی زانکۆ لە یەکێک لە یاریگاکانی پایتەختی ئەو وڵاتە لە کەشێکی کراوەدا تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێت. دایک و باوکی قوتابیەکانیش داوا دەکەن بە زووترین کات دەرگای ناوەندەکانی خوێندن بکرێتەوە و دەستپێکردن بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان تا خوێندکاران بتوانن لە کەشێکی کراوەدا بە پارێزراوی تاقیکردنەوەکانیان ئەنجام. بە هەزاران قوتابی لە تاشکەندی پایتەختی ئۆزباکستان لە ناو یاریگایەکی گەورە تاقیکردنەوەی کۆتایی ئەنجام دەدەن بۆ هەڵبژاردننی ئەو زانکۆی ئارەزووی دەکەن. پرۆسەی تاقیکردنەوەکان بۆ هەڵبژاردننی زانکۆ ساڵانە لە سەرەتای مانگی ئابدا ئەنجام دەدرێت. بەڵام بە هۆکاری ڤایرۆسی کۆرۆنا حکوومەتی ئۆزباکستان تاقیکردنەوەکانی بۆ ئەم مانگە دواخست چونکە لە ماوەی ڕابردوو قوتابیان تووشی پچڕانێکی سەخت و دابڕانێکی زۆر بوون. بۆیە ئەنجامدانی تاقیکردنەوەکان لە کەشێکی کراوەدا و بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزی بە گونجاوترین بژاردە دەزانرێت. Yunusobod tumanidagi Toshkent kimyo texnologiyalari qoshidagi akademiya ماندوو بووین لە هەموو تاقیکردنەوەانی بە شێوەی ئۆنلاین ئەنجامماندا قوڕز بوون هەرچەندە ئارەزوم کرد خولی ئامادەکاری ببینم بۆ ئەم تاقیکردنەوەیە بەڵام نەمانتوانی چونکە هەموو کۆرسەکان بۆ ئۆنلاین بوون بۆیە هیوادارم تاقیکردنەوەکان بە باشی ئەنجام بدەم. لە کاتی ئاساییدا داوا دەکرێت فێرخوازان و ئارەزومەندان لە 5 بابەتدا تاقیکردنەوە بۆ وەرگرتنیان لە زانکۆکان ئەنجام بدەن. بەڵام بە لەبەرچاوگرتنی دۆخەکە ئەمساڵ بڕیار درراوە تەنیا 2 تاقیکردنەوە بکرێت و تاقیکردنەوەکانیش لە دەرەوەی باڵەخانەکان و لە کەشی کراوەدا دەکرێن. ئەگەر ئارزومەندان لە شوێنە داخراوەکان تاقیکردنەوە بکەن گونجاو نابێت چونکە هەواگۆڕنی تێزانیە و مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەیە بەڵام لەم کەشە کراوەیەدا و لە بەرتشکی خۆری بەیانیان و ئێواران سوودی هەیە. بە بەشداری هەزاران قوتابی پرۆسەی تاقیکردنەوەکان بۆ ئارەزومەندان لە زانکۆکانی ئۆزباکستان دەستی پێکردووە. قوتابیان تا کۆتایی مانگی یەکی ئەمساڵ چاوەڕێی ئەنجامی تاقیکردنەوەکان و ئۆفەری تایبەتی زانکۆکان دەکەن. دایک و باوکی قوتابیەکان داوا دەکەن دەرگای ناوەندەکانی خوێندن بکرێتەوە. خولی ئۆنلاین هەبوو یان لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە کوڕەکەم دەیخوێن ئەو زۆر باش دەیخوێند و کۆشی دەکرد بەڵام وەکەوە نییە لە ناوپۆلدا و لەگەڵ مامۆستاکە بێت وانەیە کیمیا و بیرکاری زۆر قورسە پێم وایە بە یارمەتی مامۆستا زۆر باشتر دەبێت. لە مانگی ئاداری ڕابردووەوە زۆرێک لە قوتابخانەکان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داخراون. لە ماوەی ڕابردووە بە شێوەی ئۆنلاین پرۆسەی خوێندن و تاقیکردنەوەکان لە قوتابخانەکان و لە پێناو بەدەستهێنانی یەکێک لە زانکۆکان دەستی پێکردووە. بەڵێ بۆ هیوایی کە ئێمەش کاتێکە دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابەکانمان دەکرێتەوە کە ئەوە نەمان نەماوە بە تایبەتی سەرەتایەکان پۆلی 1 و 2 دایکان و باوکان زۆر وشیار بن لەوەی کە فێری ئەوەیان بکەن کە دەمامەکەکانیان لانەبن لەسەر پۆلەکان و هەروەها مامۆستاکانیش چاودێریان بن وایتر پۆلی 12کانیش خۆیان زۆر باشتر شارەزان کە چۆن پارێزگاری لە خۆیان بکەن بۆ ئەوەی کە خوێندنێکی سەلامەت بەڕێ بکەن لەو ساڵەدا و دێنە
لای پامنێرانمان دیسانەوە کە ئێستاش هێرۆ مەولودی لە هەولێرەوە لەگەڵمانایە با من هێرۆ وەربگرم و هێرۆ ڕۆژت باش هیوادارم کە تەندروست و لەش ساغبی چییە ئەو پاسکیل و شتانە لە پشتی تۆوە بەتەمای چی بکەی پاسکیل سواریمان بۆکەیم بەیانە باسمان بۆکەی خەڵک چەندێ سواری پاسکیل لەبێت چییە با بزانم. ڕۆژ باش سۆفان ڕۆژ باش کوردستانیانی ئازیز ئەمڕۆ پایسکل هاتم بۆ ئێرە یعنی لێشیە زانی من نەزانم شۆفێرێکی زۆر باشی هێرۆ لەگەڵ تا سەرکەوتوم زۆر شۆفێرێکی زۆر مەزبوط اینجا بەس نازانم لە پاسکیل ئەگە بتوانێت ئۆتۆمبیل لێخوڕی ئەگە بتوانێت ئۆتۆمبیل لێخوڕی بێگومان بێ پایسکل زانێکی باشیش بیوە بزانم خراپ نییە ئەگە پایسکل بزانی بە تایبەتی پایسکل وەکو وەرزشێکیش تا ڕادەیەکی باش بە تایبەتی لە کاتی کەرنتینە زۆرمان دەبینی کە لە جاتیەوەکە قەدەغی هاتو چۆ بۆ ئۆتۆمبیل بەکار نەهات ماوەیەکی زۆر باش پایسکل ببووە مۆدلێک و بە تایبەتی لە ناو گەنجانە شەو و ڕۆژ لە ناوزادەکانە دەبینرا با بێ مەسەر بابەتەکە ئەم پایسکلە کە بێگومان لە هەر شوێنێک بە ناوێک ناوبانگی هەیە ناوێکی تایبەتی هەیە بۆ نمونە ئەگە بزانم لە عربیە پێڵەن دەڕاجە ئەگەر هەڵە نەبم لە کوردی خۆمان لە هەولێر لە باشووری کوردستان پێ دەڵم پاسکیل لە ئینگلیسی بایسکل و لە فارسی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستانیش پێ دەڵێن دوو چرخە یعنی دوو دانە چرخی هەیە کە دەسوڕێ بێگومان وەزەیەکی باش دەسووتێنە کاتێک کە پێداڵ لێ دەدێ ئەم پێداڵ لێدانە ئەبێتە هۆکاری سووتانی بەشێکی زۆر لە چەورەکانی لەش و هەروەها کالۆریکی زۆر دەسووتێنێت و بە تایبەتی بۆ لاقەکان زۆر بەسوودە لە زۆربەی هۆڵە وەرزشەکانیش پایسکلێکی دانرا بۆی کە بە تایبەتی ئەژنە و چۆکان و ڕانەکان سوودێکی باش لەوەرگن کالۆرێکی زۆر بەسووتێن ئەم کاک محەممەدە بەڕێزە ئەوەندە ڕووی خۆش بوو ئەوەندە مهرەبان بوو بەیانی هاتی زوو بەیانی زوو هەستاوە لە خەو سەرکە بەیانی زوو هەستاوە لە خەو بەڵام هەر ڕوو خۆش بوو کاک محەممەد بەیانی باش بەیانی باش کاک محەممەد بە پایسکلی هاتسۆ دەکات و دوکانی دوو چرخە یعنی بڵین پایسکل و هەروەها کەلوپەلی پایسکلیشی هەیە کاک محەممەد تەمەند چەندە تەمەنم 18 ساڵە کاتژمێر چەند هەڵاسی بە تایبەتی بۆ پایسکل و بۆ کەلوپەلی پایسکل و تا چەندە گرینگەوە بەڵێ بەیانیانە سعات 5 دقیقە شتوایە هەردەستم دوکانەکە ئەەکەمەوە و بەسرعات خۆمە لێرکوانمە و زۆر مرتعشم بچینە لای پایسکلەکانن پایسکلەکانەوە کێکە و کەلوپەلی پایسکلە بۆ خۆت چەندە پایسکل بەکاردێنی وکو گەنجێک هاوڕەکانە بە پێی توانای خۆم ئەوەندەی کە زەوقم لێ بێ و لە ناویشەکەی دامە و بەسرعات خۆم هاژشتوتم و ڕاضی خۆم پێ کردیە و هیچ مشکلێشم نەبووە پێداڵ لێدان ماندوو دەکە لاقەکان ماندوو دەکە چەندێک گرینگە تا ئێستا بەکارت تێنا بۆنمە بۆ لاوازی یا بۆ وەرزشێکی تایبەت لێ بخۆم بۆ ڕاستەش بەکارم هێناوە و بۆ لاوازبوونی خۆمە و ئەو شتانەوە بەکارم هێناوە هیچ مشکلێ نەبوو خەڵکەکە ئەم ماوە بێن ڕوویان کرۆتە پاسکل لە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو چۆن لێ ئەو ماوەی خەڵکێکی زۆر ڕووی لە پاسکل کردووە بۆ ئەوەی بۆ ڕاستە باشە و ئەوەندە بۆ پاسکلێک گەڕێک کەس بە سیارشتیوان ناگەڕێت کاکمەتی وای ڕۆژێکی خۆشت بۆ دەخوازی سۆبان بابەتێکی دیکەی پایسکل سوودەکانی پایسکلەوە کە باسم کرد کە چەندێش بە سووداوە گرینگە بۆ جەستەی مرۆڤ بۆ ژینگە پاراستنی ژینگە بێگومانەوەی کە دووکەڵێک بەرهەم نانێ بڵێ ژینگە پیس ناکات ئەمانە هەموو هۆکارم بۆ بەکارهێنانی پایسکل لە هەر وڵاتێکیشدا بێگومان جادەی تایبەت هەیە بۆ لێخوڕینی پایسکل هیوادارین کە زۆر خەڵکیش داوایان کرد کە لە کوردستان لەسەر جادەکان شوێنێکی تایبەتە ببووی کە لێخوڕینی پایسکل بە ئاسانی بێەوە خەڵکی بتوانێت کە بە ئاسانی پایسکل بێنە هەم بۆ تەندروستی خۆیان هەم بۆ ژینگەیەکی باش و تەندروست. دەستەکانت خۆش بێت هێرۆ زۆر سپاسکە لەگەڵمان بووی بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆش. بەڵێ ئەمڕۆ زۆر باسمان لەوە کرد چۆن شتی کۆن بپارێزین یاخود لە ناوچوون بیان پارێزین تەنها هەر ئێمە نین کە حەز دەکەین کولتوری وڵاتەکەمان بپارێزین لە هەموو شێوازێک. ژمارەیەک گەنجی هەرێمی ترانسیلڤینیا لە ڕۆما ماوەی 13 ساڵە خۆبەخشانە ڕوحی نوێگەری دەکەن بە بەری کەرەستە کۆن و لە کارکەوتەکان بە تایبەت ئەو شەمەندە فەرە هەڵمیانەی کە کار دەکەن یاخود لە کار کەوتون دیسانەوە بەگەڕیان دەخەنەوە و دایانخەنەوە سەر هێڵە ئاسنینەکان. ئامانجی ئەم گەنجانە پاراستنی کولتور و مێژووی هەرێمەکەیانە. ئەو کارەش سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە ئارەزوو دەکەن بەکاری بهێن. ئێستا دەچینە ئەو شوێنەی کە
کۆشکی دراکولای لێیە و چیرۆکێکی تایبەتی خۆشی هەیە ترانسفێلیا ئەو شوێنێ با پێکەوە بیبینین ئەو شوێنە مێژوویە و چۆن ئەو کارە دەکەن. ساڵانێکی زۆر لە هەوڵوماند بوون کۆمەڵێک گەنجی خۆبەخش کە هەریەکیان ئەزمموی تایبەت بەم کارەی هەیە بەڵێ پێم وابێت تۆزێک کێشەیەکی هەبوو بەڵام هەوڵی ئەوادەین کە کێشەکەت چارەسەر بکرێت و راپۆرتەکە ببینیت چکە راپۆرتێکی سەرنجڕاک کێشەکەمان چارەسەر و دەگەڕێنەوە سەر راپۆرتەکە. دوای ساڵانێکی زۆر لە هەوڵوماند بوون کۆمەڵێک گەنجی خۆبەخش کە هەریەکیان ئەزمموی تایبەت بەم کارەی هەیە دەیانەوێت جارێکی دیکە شەمەندە فەرەهەڵمیەکان بگەڕێنەوە سەر هێڵە کۆنەکانیان و یادەوەری بۆ دانیشتوانی هەرێمەکە زیندوو بکەنەوە و لەلایەکی دیکەشەوە ئەو ئامێرە کۆنانە لە ناوچوون بپارێزن. لە 2008ەوە دەستمان پێکرد سەرەتا من و زاواکەم هەرچەند ئەو کاتە منێکی کەمترم هەبوو بەڵام هیوام مابوو کەم شەمەندەفەران لە ناوچوون بپارێزم و بکەونەوە کار لەسەر هێڵەکانیان لەگەڵ دەست پێکردنمان 500 کەس وەک خۆبەخش ئامادەی خۆیان دەربڕی ئەوەی ئێستا ئەنجام درراوە لە سەدادەی کارەکەیە. ترانسیلڤانیا واتە لە پشتی دارستانەکانەوە. بەو پێی هێڵە ئاسنیەکانی شەمەندەفەرەکان بە ناو دیمەنێکی سەرنجڕاکێشی دارستان تێدەپەڕێت گەشتیاران خوازیاری ئەوەن بۆ سەردانیکردنی قەڵا بەناوبانگەکانی ئەم هەرێمە بگەڕێنەوە سەردەمی کۆن و بە شەمەندەفەرە هەڵمیەکان گەشت بۆ قەڵاکان بکەن. بە تایبەت قەڵای دراکۆلا کە چیرۆکێکی ڕاستەقینەی ترسناکی لە پشتەوەیە کە لەلایەن نووسەری ئێرلەندی برام ستۆکۆر لە ساڵی 1990 لە ئاوێتەیەکی خەیاڵ و ڕاستی نووسیوێتی کە گەشتیارێکی زۆر سەردانی ئەو قەڵایە دەکەن. بەو هیوایەی موکینتا بگەڕێتەوە سەر هێڵەکەی بە زووترین کات ئامادەی ڕۆیشتن بێت بەناو دارستانەکانی ئەم هەرێمە. خەڵکی ئێمە بەگشتی ئارەزووی گەشتکردنیان زۆرە بە تایبەتی بەم شێوەیە. ئێمە ڕابردوومان بە شەمەندەفەر بووە دەمانەوێت لە داهاتووش گرنگی بەم شێوە کۆنە لە شەمەندەفەری هەڵمی بدرێت بۆ زیندووکردنەوەی یادەوەریەکانمان. ئامادەی دەربڕینی سەدان خۆبەخش بۆ هاوکاری لە پرۆژەی نۆژەنکردنەوەی شەمەندەفەرە هەڵمیە کۆنەکان بۆ خەڵکی هەرێمەکە گرنگی تایبەتی هەیە کە لە جیهانێکی پڕ لە پێشکەوتن و تەکنەلۆژیا هێشتا خەڵک ئارەزوو بۆ گەڕانەوە و زیندووکردنەوەی یادەوەریە کۆنەکان دەکەن. هەرێمی ترانسیلڤانیا کە دەکەوێتە باکووری ڕۆژاوای ڕۆمانیا جگەلەوەی سروشتێکی سەوز و دڵڕفێنی هەیە شوێنێکی مێژووی پڕبایەخە بۆ ڕۆمانیەکان. بەڵێ ڕۆما زۆر گرنگێکی تایبەتی خۆی هەیە بەو پێی کە چونکە لە ڕۆما هەموو ڕێگەکان حتا تەنانەت بە عەرەبیش دەڵێن کل الطرق يؤدي إلى ڕۆما هەموو ڕێگەکان دەگەرێتەوە سەر ڕۆما. ڕۆما شوێنارێکی مێژوویە تەنانەت بە شێوازێکی ئەنیمەیشنی ئەو چیرۆکی دراکولایە هەیە و جگەلەوەی کە قەڵاکانی ئەو شوێنەوە ئەکات کە خەڵک سەردانی ئەو شوێنە بکات و خۆشتر بۆ ئەوان ئەوەیە کە بەوەکو جاری جارانی خۆیان بە هەمان شێوە سەردانی ئەو شوێنانە بکەن. بەڵێ دەچینە سەر بابەتێکی دیکە کە بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە لە شاری چەنگدۆی چین. شارێکی نیشتەجێبوون هەیە بە شێوازێکی زۆر سەیر و سەمەر دروستکراوە و سەرنجی زۆر کەس بۆ لای خۆی ڕادەکێشێت. دیمەنەکان زۆر جوانن کە دەبینین بەڕێوەبەری ئەم پرۆژەیە بە مەبەستی ڕاکێشانی سەرنجی کڕیاران زیادکردنی هیوا بۆ ژیان لە لای چینیەکان بیرۆکەی دروستکردنی دارستانێکی زۆر جیاوازی داوە لە ناو شارێک کە ئەوە جێبەجێ بکات. شارەکە خاوەنی 8 باڵاخانەیە و 826 شوقە لە خۆ ئەگرێت کە شوقەکان زۆر گەورن. لە هەموو بالەکۆنەکانی شوقەکەەوە باخچەیەکی پڕ لە گوڵ و ڕووەک دروستکراوە و سیمایەکی جیاواز و سەرنجڕاکێشی بە بیناکان داوە. ئەم شارە لە ساڵی 2018ەوە دروستکراوە و هەموو شوقەکان فرۆشراوە. تەنیا 10 خێزان لەم شارە گەورەیەدا کە پڕە لە گوڵ و ڕووەک دەژین. ڕاستی دیمەنێکی زۆر جوانە دارستانە بەڵام بە شێوازێکی زۆر مۆدێرن و جیاواز.
بەڵگە و بابەتەکانی ڕۆژ باشتان ئەمڕۆ پێشکەشکرا بۆ هیوایە کە بەدڵتان بوو بێت وە سبەینێش لە هەمان کاتژمێر کە ئەمڕۆ لەگەڵتان بووین دەینەوە دیسانەوە دەبینە میوانتان تاسبێ بەخواتان دەسپێری خواتان لەگەڵ.